وەڵا لەخوا بەزیابێ ئێمە زیاتر شتی قەدیمی ئەکڕین ئی هەشتاکان و هەفتاکان گەنجەکانی ئەمڕۆژمان حەمد و سەنا بخوا گەڕاونەتەوە سەر شێوەی قەدیمی شێوەی دایاخان و ئەوان حەزەکەن ئەو جلانیان لە بەرابێ کاتی خۆی کوردەواری خۆمان چۆن بووە لە ناو خەڵکا من لەنەو چوارەوە تقریبان لەخوا بەزای خێرکی ئەم ئیشەم کۆنە بە تازە ئێمە بۆ خەڵک شتێکی زۆری هەیە جلێکی زۆری کردووە وێستا لەبەری ناکایەوێ بێ ئاڵ و گۆڕی بووەکەن یان لی ئەکڕین مشکلەمان نیەم بە هەموون ئەی لەگەڵ ڕێەکەوین لە خزمەتیانە یعنی کەسێک کە جلێکی کۆنی هەبێ ئێوە یان جلی تازی ئێنە لە جاتی بەڵە بەڵە دێ قماژە بە ئەیتە قماشەکە بە پێی سەعری بڵێن خۆی شتەکەی بۆ نەگەبایی بۆ نە 30,000 بێت شتێکگەڵ گەبایی بۆ نە 40,000 بێت 10,000 لێ وەرەگرینەوە و سیەکەی حساب دەکەین ئەینەوە ئەو کە جلانەی کە بۆ ئێوە ئەهێنرێت کە جلی بۆمە دەستی دوون بەکار هاتوون پێشتر چۆنن چۆن جلێکن وڵای لەخوا بەزیابێ ئێمە زیاتر شتی قەدیمی ئەکڕین ئی هەشتاکان و هەفتاکان بە تایبەتێکە بۆمابێ ئەوانە ئێمە پارەی پێین جا ئەو کاتەی دایەخان وانە ئەوان زیاتر ئەو کاتە شتی جلی ئەو کاتە قەدیمی زیاتر قماشەی ئەسڵ بووە تێک نەچوەکو ئێساسا پولەکە هەیە بڕواکە لەمەی ئێستا زۆ جوانترە لەبەرە قەدیم بۆ شتێکی چاکە ئەجا گەنجەکانی ئەمڕۆژمان حەمد و سەنا بخوا گەڕاونەتەوە سەر شێوەی قەدیمی شێوەی دایاخان و ئەوان حەزەکەن ئەو جلانیان لە بەرابێ کاتی خۆی کوردەواری خۆمان چۆن بووە لە ناو خەڵکا بەو شێوەی حەزەکان سەرنجی خەڵک ڕاکێشن باشە کاکشێخ کۆنتترین جلکە بۆت هاتبێت بۆ ئێراکە کۆنە بە تازۆ کردێ بۆ خەڵک ئیساڵی چەند بووە جلەکە چەنە کۆن بووە بەڵێ وڵا جلەکان قەدیم بۆ هاتووە تقریبان درۆم نەکردێت دەوی 65 بۆ هەفتا کەوای بیان و کەوای ناولۆکە بەڵێ ئەوانم بۆ هاتووە ئێستا سەرەکەشی گرانە ئەو کەوای ئێساش تقریبان 100,000 بەرەوە سەرەکە یعنی لەوە ئەنی شتێکی جوانە کوردەواریە هاوڵاتیان کەیان ئەم جلە دەستی دوانە ئەکڕن خواستیان هەیە بۆی زۆر لەبەرەوە هەم سعرەکەی هەرزانە ئەمڕۆ خەڵکی دارایی خراپە بتێن نەتێ خەڵک داتوانێت بیکڕێت دێ لای من ناچە قاتێک لە خوارەوە دوو وەرەقی پێبا لێرە دێ کڕێ بە 30,000 بە 40,000 بە کاملی لەبەریەکە ئەتوان هەم ئیشەی خۆشی پیەکە و دوایی بشێنێتەوە من ئەتیات دەتوان بە 20,000 لێ بکڕمەوە کەسێک کە جلێکە باتوانانی بە تۆ دیسان و لێکڕیتوانم زۆر ئەتیادە لام لەخوا بەزیاد لە تێم ئیشە ئەەکەم خەڵکێکی زۆر دێ بۆ لای ئیشەکەم و پەرێشم پێداوە ئێستا حالیەمە تەمام لە هەولێر و کەرکک و دوهۆکیش ئەم پەهینە بکەمەوانێ و پەری زیاتر پێ بە کاکشێخ ئەم ئیشەکە تۆ ئەیکەی بە تەنها بۆ جلی کوردی و ئی ئافرەتانیشە بەس بۆ جلی کوردی خاص بەس ئەوەمە خۆم فەرعێکم لێرە لە ناو دارستاوەکەیە فەعێکەشم لە کورساتە لەوێ هەم کچەکەم بەڕێوەیە باو لەخوا بەزاوێ خەڵکێکی زۆر ئەمە ناسێ و دێن بۆ لاماچە بکە ئێمە خەڵکی ئەم شارێ باشە کاکشێخ ئەو جلانەی کە بۆتانە هێنن پاکە بە پاکی ماوەتەوانێ بۆ نوشتی ناتوەگەر بۆ نەجلێکی تۆزێ جۆرێک بێنن بۆ ئێوە پاکێکەنەوە خۆتان بۆ خوا دادەوەکەوێتە سەر شخصەکە بڕواکە ئێستا شویان باوەڕم پێنێکێ بۆم هاتووی هەفتاکان بە حەزەکەی بۆنی پێوکەی ئەمەە بۆنی خۆشی لێاوە یعنی بۆنی میخەک وشتی وای لێ دیان حەزەی بۆنیکەی ئیواشێ گەنجی ئەمڕۆی بڕواکە کە ئیهێنە بێز ناسەیرێکی ئەم بۆن ئارەقی لێیە ئەو بەعزی فەرقی هەیە یعنی ئافرەتەکە کەوتووە خەڵکەکە کەوتووە گەرجێکیاتان بۆ بێ بۆنێکی ناخۆشی لێبێت چیەکەن وەری ناگرم لەبەرەوە یاکسێ ئەمدا ناڵم نایە بە ئافرەتەکەش ناشکێن وەڵم دادەژە حەزم لەم مۆدیلە نیە حەزم نە قماشە نیە و ئیتر ئەتیادی نایگۆڕمە بۆی